بەڵام ڕەزام بۆ زانیاری زیاتر یاخود بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بە کۆبوونەوەی حزبی زەحمەتکێشانی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و سەردانی حزبی زەحمەتکێشان بۆ لای یەکێتی نیشتیمانی بەڕێز ئاسۆس عەلی ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان هەروە ئەندامی وەفدی کۆبوونەوەکە لەگەڵمانە. کاک ئاسۆس ئەم کاتت باش بۆ سەردانی تەنها سەردانی یەکێتیتان کرد، ئایا سەردانی تری بەدوا بێ کۆبوونەوەکانتان؟ بەڵێ زۆر سپاس. لە ڕاستیدا کۆبوونەوەی ئێمە ئەمڕۆ لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی ئەو هەوڵ و تەقەلانەیە کە حیزبی زەحمەتکێشانی کوردستان لە پێناو باشکردنی دۆخی ئەمڕۆی کوردستان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان کۆمەڵێک بەرنامەی هەیە و گرتوێتە بەر ئەمڕۆ سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کرد و کۆبوونەوەیەکی ئیجابیمان کرد. وێ ڕایەوەی کە کۆبوونەوەیەکی دۆستانەی نێوان هەردوو لایەن بوو، بەڵام لەسەر پرسە هەنووکەیەکانی ئەمڕۆی کوردستان و بەڵانکاری ناوچەکە. تەوەری گفتوگۆکاتان چی بوو لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ؟ من باش گوێم سیارەکەمەوە بوو تەوەری گفتوگۆکەتان ئەمڕۆ لە کۆبوونەوەکە قسەتان لەسەر چی کرد؟ بەڵێ کۆبوونەوەکەی ئەمڕۆ پێشتر ئاماژەم پێ کرد زیاتر لەسەر دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان و گۆڕانکاری ناوچەکە بوو. وێ ڕایەوەی کە کۆبوونەوەکی دۆستانی نێوان هەردوو لایەن بوو. لە ڕاستیدا لەسەر کۆمەڵی پرسی گرنگ قسەمان کرد. ئەو گرفتانە ئەمڕۆ بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە و لایەنە سیاسیەکان بەداخەوە تا ڕادەیەک لە یەک دوور کەوتونەتەوە و خاڵێکی هاوبەش نییە بۆ کۆکردنەوەی ئەو لایەنە سیاسیانە. زەحمەتکێشان بە ئەرکی خۆی ئەزانێت لەم قۆناغەدا بەشێک بێت لەو هەوڵانەی کە لایەنەکانی دیکە و کەسایەتی و خەڵکی تر لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان خستویانەتە گەڕ لە پێناو چارەسەرکردنی دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان. لە ڕاستیدا کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی زۆر ئیجابی بوو. ئەو پێشنیارانی کە زەحمەتکێشان بۆ کۆبوونەوەکەی تەڕەح کرد پێشنیارەکان تەبەنی کران لە ڕاستیدا. پێشنیازەکان چی بوون کاک ئاسۆ؟ ئەمە کۆمەڵێک پێشنیازمان بۆ چارەسەری دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان خستۆتە بەردەمی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆ خۆتان ئەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی کارا و کاریگەر لەسەر ساحەی سیاسی کوردستان ناکرێت ڕۆڵی چاودێر و ناوبژیوان بجێڕێ لە نێوان ئەم دۆخە ناهەمواری هەرێمی کوردستاندا، بەڵکو ڕۆڵی یەکێتی ئێمە پێم وایە ڕۆڵێکی یەکلاییکەرەوەیە لە چارەسەرکردنی ئەو زروفەی ئەمڕۆ لە کوردستان هەیە. بۆیە پێم وتن کە ئێمە وەکو زەحمەتکێشان هاوکات لەگەڵ کۆمەڵێک جوودی تر کە خەڵکی تر هەیەی پێما باشە یەکێتی باشتر و جدیتر بێتە پێشەوە لە چارەسەرکردنی ئەو دۆخی کە ئێستا هەیە. ئێمە کۆمەڵە تەرحمان کرد. یەکێ لەو تەرحانە ئەوە بوو کە لە ڕاستیدا بە هەموو شێوەیەک لایەنە سیاسیەکان دوور بن لەوەی کە هەر پێشنیارێک یان هەر هەنگاوێک بە ئاڕاستەی دوویدارەی هەرێمی کوردستان بەهاویژرێت هیچ لایەنێکی سیاسی تەبەنی بکە. لە ڕاستیدا ئەمان ئەوان پێ باش بووە تەبەنیان کرد و خۆشیان ئەو بەرنامەیان هەبووە تەکیدیانەوە کردەوە کەوان بە هیچ شێوەیەک لەگەڵ مەسەلەی دوویدارەی نینە هەرێمی کوردستان و کولیەن ئەم مۆزوعیان ڕەفزە. ئەوەی تر کە زۆر گرنگە لە ڕاستیدا ئەمڕۆ لە ڕێگای ڕاگەیاندنەکان و لە ڕێگای دەرەوە ناکرێت چارەسەری ئەو گرفتانە پرێکە لە نێوان لایەنە سیاسیەکانە هەیە، بەڵکو پێویستە ئەم لایەنە سیاسیانە کۆ ببنەوە و خاڵێکی هاوبەش لە نێوان خۆیاندا دروست بکەن و بتوانن دەستپێکی کۆبوونەوەیەک بە هەر ناو و ناونیشان و مناسبەیەکە پێک بهێندرێ بۆی بتوانن لەسەر گرفتە ئەساسیەکان و بە تەرحی جدی و بە بوونی متمانەیەکی تەواو لە نێوان لایەنەکاندا بێنە سەر مێزی گفتوگۆ و کۆبوونەوە بکەن و هەوڵ بدەن بە بەرنامەیەکی جدی هەموو لایەنەکان ڕێبکەون لەسەر چارەسەرکردنی ئەو دۆخە. و هەروەها لە ڕاستیدا ئێمە کۆمەڵێک تەرحی تریشمان کردووە کە لەوانە ئەوەیە کە دۆخی ئێستا هەرێمی کوردستان مەسەلەی پەرلەمان و کۆبوونەوەکانی پەرلەمان و ئەرک و ئیشەکانی پەرلەمان بگەڕێتەوە حاڵەتی ئاسایی خۆی و هەروەها حکوومەت ئیشی خۆی بکات و بتوانین زمینەیەک ساز بکەین هەتاوەکو دۆخی کوردستان لە ڕووی کاری پەرلەمانی و حکوومەتەوە بگەینە دۆخی پێش تێکچوونی. برادران یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاستیدا زۆر ئیجابیانە لەم تەرحیان ڕوانی وتیان ئێمەش بۆ ئەم پرسە جهودی خۆمان هەیە و هەوڵی خۆمان هەیە و زۆریشمان پێ باشە. لە ڕاستیدا دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان ئەم سەردانی ئێوە تەنها بۆ لای یەکێتیە بێ یاخود لە ڕۆژانی داهاتوو سەردانی لایەنەکانی تریشەکەن؟ نابەتاکید ئێمە سەردانی لایەنەکانی کەشەکەین و بە فەرمیش لەگەڵ برادرانی بزوتنەوەی گۆڕانیش و لەگەڵ برادرانی پارتی دیموکراتی کوردستانیش
دانیشتنەکەین لەگەڵ لایەنی کەش دانیشتنمان کردووە لە ڕاستیدا و ئەو تەرحانی خۆمانمان پێوتون من ناڵم ئەو تەرحانی ئێمە کردومانە ئەو تەرحانن کە ئەوان نەیانزانیوە. باست لەو تەوەرانە کرد کە ئەمڕۆ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان باستان کردووە، یعنی ئەو بابەتانە چیە بێت کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ بزوتنەوەی گۆڕان باسیەکەن؟ ئێمە پێمان وایە ئەم لایەنە سیاسیانە بە تایبەتی برادرانی بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان بە ئاڕاستەیەکی زۆر جیا لە یەک ڕۆشتون لەسەر هێڵێکی هاوتەری یەکتری ناڕۆن یان بە پێچەوانی یەکتری ڕۆن یا هەر یەک بەلایەکدا ئەمە ناکاتەوەی کە ئەم لایەنانە ئەگەر نیەتی جدیان هەبێ بۆ چارەسەرکردنی دۆخی هەرێمی کوردستان بەڕاستی بەم ئوسلوبەم و شێوازە ناگەنە نەتیجە. هەموو ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکەدا هەیە هەموو دنیای پێوە خەریکە ئێمە بێئاگاین لێی ئەو کۆبوونەوانی کە لە نێوان لایەنە هێزەکانی دنیا و نێودەوڵەتی و ناوچەی و هەرێمایەتی کۆبوونەوە ئەکەن نەخشەی تازەی ناوچەکەدا ڕێژن کورد لەبەرەوەی ماڵی خۆی یەک نییە لەبەرەوەی لایەنە سیاسەکان لە یەک دوورن خاوەنی هیچ پرۆژەیەکی نەنەتەوەی نە نیشتیمانی نییە لە ڕاستیدا لە ئێستادا ئەوە مەسئولیەتی ئەو لایەنە سیاسیانەیە مەسئولیەتی ئەو هێز و لایەنە سیاسیانەیە کە ڕۆڵ و ڕۆڵی کاران هەیە لە ساحەی سیاسی کوردستان و خاوەنی دەنگ و نفوزی زۆرن لە پەرلەمان لە حکوومەت لە ناو جەماوەەر بەداخەوە ئەم لایەنانە تا ئێستا وەکو پێویست هەست بە بوونی یەک دەنگیەک و یەک هەڵوێستیەک ناکرێت بەڵێ تۆ ینی وا باسی کرد کە یەکێک لەو تەوەرانی کە باستان کردو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە کە یەکێتی نابێت ڕۆڵی نێوەندگیری ببینێ ئێوە پێتان وایە یەکێتیە بێت ڕۆڵی چ ڕۆڵێک ببینێ بەلایە کات کێشەکە چارەسەر بکە و بیخات یا ڕۆڵی نێوەندگیری بگێرە لە نێوان هەردوو لایەن پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان؟ من ئەڵێم ڕۆڵی ناوبژیوان و ڕۆڵی چاودێری نییە نابێ هەشی بێت چکە لە ڕاستیدا یەکێتی هێزێکی کارە و کاریگەرە و خاوەنی قەرارە ئەمڕۆوەتان باس کرد بەڵێ کاتە یەکێتیە بێت چۆن ینی چی بکات بڕیار بدات لەسەر کێشەکە؟ بەڵێ ئێمە لەگەڵەوەش نین یەکێتی بەڕاستی لای لایەنێکیان بگرێت ئەبێ یەکێتی پرۆژەی خۆی هەبێ بۆ چارەسەرکردنی دۆخی کوردستان هەموو ئەو پێشنیارانی ئێمە کردمان هەموو ئەو قسانی کە ئێمە کردمان لە چوارچەوەی پرۆژەیەکی پوخت و بچووک برادران یەکێتی پێ ئەچێ ئەوانیش هەمان پرۆژە و بەرنامەیان هەبێ و ئێمە تەبەنی ئەومان کرد ئەوانیش تەبەنی قسەکانی ئێمەیان کرد و پێمان باشە ئەوەی ئەوان کە ئەمڕۆ لە ڕاستیدا لەگەڵ ئێمە باسییان کرد هەمووی مژدەی خۆش بوون پێمان وایە خاوەنی پرۆژەی خۆیان و لە ماوەیەکی ئایندەی نێزیکە ئەوان ئەتوانن چارەسەری گرفتەکان بکەن و ئەوان نابن بە بەشێک لە ململانیەکە لە نێوان لایەنەکانی دیکە و هەتا ئێستاش ئەگەر خەڵکێک پێی وابوو بە یەکێتی نیشتیمانی کوردستان بێدەنگ بووە ئێمە پێمان وایە ئەم بێدەنگی تا ئێستا خێری هەیە بۆ دۆخی کوردستان و پێویستە لایەنە سیاسیەکانی دیکەش چاو لە دۆستەکانیان و لە خەڵکی تر و ئەو پرۆژانە بکەن کە یەکێتی و زەحمەتکێشان و لایەنەکانی تری کوردستانی تەرحێکن بۆ بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان و بە خەمخۆریەوە لە چارەسەرکردنی ئەم دۆخەی هەرێمی کوردستان ئەمانەوە تەرحانیان هەیە. من ویستمەوە تەواوکەم لە ڕاستیدا ئەبوایە ئەمڕۆ هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان و حکوومەت و پەرلەمان ئێمە خاوەنی ئەو پرۆژەیە بوونایە کە ئێمە لە ناو چەقی گۆڕانکاریەکی گرنگی ناوچەیی داین لە خۆرهەڵاتی ناوەڕاست بەداخەوە ئێمە خاوەنی هیچ پرۆژەیەکی یەکگرتو و تۆکمەی خۆمان نین لەبەرەوەی ناوماڵی خۆمان یەکڕێزی و یەکێتی ناو خۆمان لە ڕاستیدا وەکو پێویست نییە و ئەسڵەن وجودیشی نییە لە ڕاستیدا بۆیە ئێمە هەر هەوڵێک بەرزە نرخێنین ئەگەر بە ئاراستەی ئەوە بێ ئەم لایەنە سیاسیانە لە یەک کۆ بکاتەوە و بتوانن دۆخی ئێستا هەرێمی کوردستان بجێڕنەوە پێش دۆخی ناهەمواری ئێستای و هەوڵ بدرێ ڕێکەوتن بکرێ لەسەر ئەوەی کە پێویستە چی بۆ هەرێمی کوردستان ئەنجام بدرێ. ئێمە یەکێکتر لە پێشنیارەکان کە برادران یەکێتیش لە ڕاستیە هەمان بۆ چوونیان هەبوو هەڵبژاردننی پێشوەخت بوو بەڵام لە ڕاستیدا هەڵبژاردننی پێشوەختیش لە هەرێمی کوردستان لە زەمینە و زروفێکی ناهەمواردا ناچێتە سەر لەبەرەوە پێویستە لایەنەکان بگەڕێنەوە بۆ مەبدەئی متمانەی نێوان یەکتری و باوەڕبوون بە یەکتری و ڕێکەوتن لەسەر کارنامەیەکی نوێ بۆ ئیدارەدانی حکوومەت و بۆ پەرلەمان و بۆ پرۆژەی استراتیژی نەتەوەیمان. بەڵێ کاکاسۆ ینی کاگاسۆس لە پێش ئێوە پێشەوەی کە ئێوە ئەم سەردانە ئەنجام دەن یاخود وەکو باسی کرد سەردان چەند لایەنێکی تریشتان کردووە ینی پرۆژەی تر هەبوو بۆی کە لایەنەکان لە یەکتر نزیک بکەنەوە
بەڵام سەرکەوتوو نەبوون تا دۆخەکە بەم ئاستە گەشت. پێت وایە ئەم هەنگاوانەی ئێوە کە باسیەکەن سەرکەوتون بەدەست بێنێ لایەنەکان زیاتر نزیک بکاتەوە؟ من ویستم پێشترەوە ئاماژە بکەم، یعنی ئەو قسانی کە ئێمە ئەیکەین، ئەو پرۆژانەی ئێمە ئەیکەین، ئەوە نیە هەر ئێمە عەقڵمان پێشکابی لایەنەکانی کە پێیان نەشکابێ لە ڕاستیدا. ئێمە پێمان وایە هەموو لایەنەکانی تر ئەگە تەرحی لە ئێمە باشتریشیان نەبوو بێ خراپتریان نەبووە، بەڵام پێویستە خاڵی دەست پێک هەبێ بۆ ئەوەی کە لایەنە سیاسیەکان لە یەکتری نێزیک بکەینەوە. من پێم وایە زەحمەتکێشان بەشێکە لەو پرۆسەیەی کە پێویستە خەڵکی تریشی لێ کۆ بێتەوە بۆی ئەم لایەنە سیاسیانە لە یەک نێزیکەینەوە لە پێناو گەیشتنە یەکتری و ڕێکەوتن. و باوەڕیش ناکەم لایەنە سیاسیەکانی تر لە ڕاستیدا ئێستا ئەو قەناعەتی پێشتریان ما بێت کە بەو شێوازە لە یەک دوور بن. بۆیە پێم وایە ئێستا کاتێتی و من ئەتوانم بە گەشتبینیەوە بڵێم کە هەم یەکێتی نیشتیمانی کوردستان، هەم بزوتنەوەی گۆڕان و هەم برادرانی پارتیش ئێستا باشتر تەفەهومی ئەوەکەن کە دۆخی هەرێمی کوردستان پێویستی بە یەکڕیزی نێوان ئەو لایەنە سیاسیانە هەیە و پێویستە قۆڵی هەڵماڵن ئەو قۆناغی کە ئەمڕۆ هاتۆتە پێشمان بەڕاستی پێکەوە بە تەبایی تێپەڕێنی. بەڵێ کاک ئاسۆس، بەشێکی کێشەکان لای پێنج لایەنە سەرەکیەکەیە، ینی بۆ خۆیان ئەم هەنگاوە نانێن، ینی بۆ لایەنی تر بۆ نمونە بۆ حیزبی زەحمەتکێشان یا بزوتنەوەی ئیسلامی ئەم هەنگاوە بنێن لە کاتێکا کێشەکە لە نێوان پێنج لایەنی سەرەکی هەرێمی کوردستاندایە. خراپ نییە هەر هێزێکی سیاسی لە دەرەوەی پێنج لایەنەکەی کەش ئەوەنە ئێمە ئاگاداربین لە ڕاستیدا کەسایەتی سیاسی و سەرمایەدار و خەڵکی تری عەرەبی و عێراقی و کوردستانی لە چوارچێوەی ئەو پرۆژەیان کە سەردانی لایەنەکانەکەن خەڵکە بینن، سەرکردایەتی سیاسی لایەنە سیاسەکانە بینن و قەناعەتێکی تقریبان تا ڕادێک مشتەرەکیان دروست کردو لە نێوان لایەنە سیاسەکانە بۆی بگەنە نەتیجە. ئێمە ئەو کۆبوونەوانی کە لایەنە سیاسیەکان پێشتر بە ئەنجامیان دەگەیاند و ئاخیر نۆیەمین کۆبوونەوە بوو بەداخەوە دۆخی کوردستانی بەرەو حاڵەتێکی ئاڵۆزتر برد، دەبوایە خەڵکی کوردستان چاوەڕێ بوو لەو کۆبوونەوە مژدەیەکی خۆش گوێبیست ببێ، بەڵام کە ئەم مژدەیە گوێبیست نابێت خەڵکیش لە ڕاستیدا تەحمولی ئەو دۆخە ناکە. بە تایبەتی ئێستا بەشێکی زۆری کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕاستیدا لە چوارچێوەی ئەو کاریگەری ئەو دۆخە سیاسیە کەوتونەتە ژێر باری ژیانێکی قورس و ناڕەحەتەوە. بۆ خۆتان نەزانن نەبوونی موچە، نەبوونی بژەوی خەڵک وای کردووە کە خەڵک بەرەو دۆخێکی خراپی گوزەران بەرێت. لە ڕاستیدا ئەمە یەکێکی تر بوو لە خاڵەکانی ناو کۆبوونەوەکە کە باسمان کرد و برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ڕاستیدا زۆر بەجددیەوە لەسەرم خاڵە هەڵوەستەیان کرد. پێم وایە ئەو شێوازە مەدەنیانەی کە پێشتر فەرمانبەران و مامۆستایان لە هەرێمی کوردستان گرتویانە بەر، پێویستە لایەنەکان ئەوە بزانن بە بەردەوامی ئەم خۆپێشاندانانە خۆپێشاندانی مەدەنیانە و فشاری سادە نابن. ئەبێ ئەوانیش لەوە تێبگەن کە ئەم دۆخە بەرەو دۆخێکی خراپترە ڕوا و خەڵک شعوری ئەوەی هەیە. ئەو فاتە پێت وایە لایەنەکانی تر پێنج لایەنەکە ینی دەرکیان بەوە کردووە کە پێویستە ڕێبکەون و دۆخەکە زیاتر درێژە نەکێشێت؟ بەڵێ من پێشتری شەر ئاماژەم پێکرد، یعنی ئێستا لەبەرەوەی ئێمە پێمان وایە زەمینەکە تا ڕادەیەک لە بارترە، ناڵین پێرفێکرد لەبارە، بەڵام تا ڕادەیەک زەمینەکە ئێستا لە بارترە و لەوانەیە خەڵک و دۆستانی تریش جۆرێک لە فشاریان دروست کرد بێ و بێ هەستیش بۆ بکرێ بەڕاستی شعور بۆ بکرێت کە ئەو گۆڕانکاری لە ناوچەکەیە بێ کورد لە ناو هاوکێشەکەیە ناکرێت ماڵی کورد بۆ شێوازە پەرتەوازە بێ و هاوسەنگی هاوکێشەیەک لە ناوچەکەدا خەریکە هاوسەنگەکرێتەوە بەڵام کورتیایە غایبە. ئەمە بۆ دۆزی کورد بۆ پرسی کورد لە ئایندەی ناوچەکەدا بەڕاستی مەخاوف و خەتەرێکی گەورەیە و بەرپرسیارەتێکی گەورە شەکەوێتە سەر ئەو لایەنە سیاسیانە و ئەمە وای کردووە تەسەوورەکەم زەمینەیەکی لەبار بێت. زەحمەتکێشان لایەنەکانی کەش ئەبینێت و تەرحی ئیجابیانەی خۆی بە لایەنەکانی کەشەدا و خەڵکی کەش ئەم جوهدەی هەیە لە ڕاستیدا و پێم وایە ئەو ئەرزێت و زەمینەیەش ئێستا لەبارترە بۆی کە بتواندرێت لایەنەکان بگێنە دۆخێکی باشتر تاتکو ڕێبکەون و ئەو ڕێکەوتنە ئێمە ئەواشمان پێشنیار کردو لە ڕاستیە. ڕێکەوتنی ئەم جارەی لایەنە سیاسەکان نابێت ڕێکەوتنێکی ڕووکەشی بێ، ئەبێ ڕێکەوتنێکی تۆکمۆ کۆنکرێتی. ڕێکەوتنەکانی پێشتر ڕووکەش بوون. بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان پێکێنرا چێ لە خەڵکی کوردستان نەزانە کارنامەی و حکوومەتە چی بوو. لەناو حکوومەتێکی لاواز لە ڕاستیدا لایەنە سیاسیەکان ئەوەندەی خەریکی سرا بوون لە ناو یەکتریدا، ئەوەندە خەریکی جێبەجێکردنی کارنامەیەک نەبوون کە من
باوەڕ ناکەم ئەو کارنامەی ئەسڵ وجودی هەبوو بێ ئەوەندەی خەریکی تەوزیعاتی پۆست و مەناسب بوون و لە خەمی پۆست و مەناسب بوون. کاک ئاسۆس هەنی پێت وایە بێ ئەم حکوومەتە هەڵبۆشێتەوە ئەو حکوومەتێکی نوێ پێک بێ من پێم وایە ئەو لایەنە سیاسیانە بۆ خۆیانەکەونە ئەو قەناعەتەی کە پێویستە ڕێکەوتنێکی کۆنکرێتی تر لە نێوان لایەنە سیاسەکانە دروست بێت. من نازانم ئەو حکوومەتە ئێستا بۆ پێکاتەوە ئایا لایەنەکان تەرخیان چۆنە بێ بە چه ئالێتێک ڕازیە بن بەڵام هەتاوەکو قۆناغی کە ئێمە پێویستە ئینتیخابات بکەین یا حکوومەتێکی نوێ دروست بکەین پێویستمان بۆیە لە ڕاستیدا لایەنەکان ڕێبکەون لەسەر ئەوەی کە کارنامەی ئەم حکوومەتە چی ئەبێ پەرلەمانی کوردستان بە چ ئالێت و شێوازێک پێتان وایە حکوومەتەوە خۆی بمێنێتەوە من پێم وانە بەی شێوە بە حکوومەتەوە خۆی بمێنێتەوە لە ڕاستیدا لەوانەیە هیچ کاگاس ئەگەر ئەم حکوومەتە هەڵوەشایەوە ئێستا حکوومەتی بنکەفراون پێکاتوە لە 5 هێزی سەرەکی کە تیای بەشدار بوون بۆ نمونە گەرەیەکێک لەو حیزبانە بکشێنەوە ئێوەکو زەحمەتکێشانی کوردستان ینی ئامادەن بەشداری و حکوومەتە بکەن ئێمە نازانین ئەو حکوومەتە ینی بۆ بڕیاری هەڵۆشانەوەیەت دێ ینی ئەبێ ئەجبا موجبەی ئەو مۆزوعە بزانین یەک دووش لە ڕاستیدا ئەمە خەمی خۆمان و بەشداریکردنی خۆمانمان نیە لە حکوومەتەکە بە بەردەوامیش ئێمە دایم ئەو پێشنیارانەمان کردو کە لە چوارچێوەی مەساڵەحی گشتیدایە نەک لە چوارچێوەی مەساڵەحی زەحمەتکێشانایە بە بەردەوامی لەوانەیە خەڵکی دۆست و دوژمنی زەحمەتکێشانیش ئەم شایەتێ بۆ ئێمە بدا ئێمە پێمان وایە ئەگەر بڕیارە ئینتیخابات بکەین پێویستە حکوومەتێکی موقەت و ئینتیقالی دروست بکەین حتا پێشنیار هەیە حکوومەتی نیشتیمانی دروست بکرێ مهمەوەی ئەو حکوومەتە بنکەفراوانە بێبەرنامە بێکارنامەیە کە هەبوو ئێستا بەڕاستی ئەو حکوومەتێکی ئیفلیجە و کەس نازانی شکارەکان چۆن تێپەڕێ چۆن لە ڕابڕێەوە بەشێکی ئەساسی ئەم حکوومەتە ئێستا لە دەرەوەی حکوومەتەکەیە پێویستە ئێمە دابنیشین ڕێبکەین لەسەرەوەی ئەگە حکوومەتە دروستەکەین چۆن دروستەکەین ئەگە چاوەڕێشەکەین بۆ ئینتیخابات لەوانەیە ئەو هێزێکی زۆر کارای ئێستای ناو حکوومەت ئەسڵان نەیە بەشداری بکات لەو حکوومەتە بەڵام پێویستە بۆی بڕیار بین هەڵبژاردن بکەین هەر پێویستە ڕێبکەوین و دابنیشین و بگەینە سازانێک و ئەرزەتێکی واقعی سیاسی دروست بکەین. کاک ئاسۆس پێت وایە ئاسۆیەکە بێ بۆ ڕێککەوتن یاخود بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانی کە ئێستا لە کوردستان هەیە ئێمە پێمان وایە ئەمە بەڕاستی ئەو کۆبوونەوەی ئەمڕۆی حیزبی زەحمەتکێشان لەگەڵ برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر ئیجابی بوو و بەڕاستی ئەمە دڵخۆشین ئەگەر لایەنەکانی کێش بە هەمان نەفەس بیر لە دۆخی ئێستا هەرێمی کوردستان بکەنەوە و بیانەیە بەو نەفەسە بیر لە چارەسەرکردنی ئەو دۆخە بکەنەوە کە ئێستا هەیە ومێ دەکەم لایەنەکانی کێش هەم برادرانی بزوتنەوەی گۆڕان و هەم برادرانی پارتی دموکراتی کوردستانیش هەمان نەفەسیان هەبێ بۆ چارەسەرکردنی دۆخ و زروفی ئەمڕۆی هەرێمی کوردستان. بەڵێ ئاسۆس عەلی ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان سوپاس بۆ بەشداری دەگەڵمان.